ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان دەوڵ ئەگەر سەری نەگرت کەڵکی ئەوانەی کە لە ئێستاوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسان دەمرین ئێوە وەختە ڕێگە و ترەوەیە سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حاضرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تێژی بۆ خۆی ئیدارای خۆی بکات. ئەمڕۆ 2 ساڵ بەسەر ئەنجامدانی ڕفراندۆمی سربەخۆیی باشووری کوردستاندا تێدەپەڕێت. هەرچەند حکومەتی هەرێمی کوردستان لەژێر فشاری حکومەتی ناوەندی و پیلانگەڕی دەوڵەتانی تورکیا و ئێران ناچار بوو کە ئەنجامی ڕفراندۆم سڕ بکات، بەڵام هەتا ئێستا کاریگەری کاردانەوەکانی دوای ڕفراندۆم بەسەر هەرێمی کوردستانەوە ماوەتەوە و هەروەها پیلانگەڕەکان دژی هەرێمی کوردستان بەردەوامە. کۆمبوونا جەماوەری شێخان و سمێلش گەل دهوکێ وبڕیارە خودا الذي مكننا من رغبة هذا المرتد. لە دوای هێرشی چەتەکانی داعش بە سنوورەکانی باشووری کوردستان لە ساڵی 2014دا هێزە عێراقیەکان لە ناوچەکانی سنووری مادەی 140 پاشەکشیان کرد و ئەو ناوچانە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە پڕکرایەوە. لەو کاتەدا بەرپرسانی هەرێمی کوردستان ئاماژیان بەوە دەکرد کە مادەی 140 جێبەجێ کراوە، ئەوەش بەواتایەوە بوو کە هێزی پێشمەرگە لەو ناوچانە پاشەکشێ ناکەن. زیادبوون و فراوانبوونی سنووری دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و ئەو ڕۆڵەی کە هێزی پێشمەرگە گێڕای لە شەڕی دژی چەتەکانی داعش متمانی بەخشی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەت مەسعود بەرزانی کە ئەو کاتە لە سەرۆکی پۆستی هەرێمی کوردستاندا بوو بیر لە ئەنجامدانی ڕفراندۆم بکاتەوە. من دڵیام ئیمڕۆژ ئێوە پێشەنگ دەبن کە لە 25 مانگ بڵێن بەڵێ بۆ سەربەخۆیی. بۆیە بارزانی لەگەڵەوە ئەنجومەنەی کە بە ناوی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم دروستی کردبوو ڕۆژی 25 نۆی 2007یان بۆ ئەنجامدانی ڕفراندۆم دیاری کرد. لەگەڵ دیاریکردنی ڕۆژی ڕفراندۆمدا دژایەتیەکان دەستی پێکرد. دەوڵەتانی تورکیا و ئێران و حکومەتی ناوەندی عێراق هەڕەشی جدیان دەکرد لەوەی ئەگەر هەرێمی کوردستان ڕفراندۆم ئەنجام بدات ئەوە هەموو کارێک دەکەن دژی هەرێمی کوردستان. فشار و هەڕەشەکانی ژوای کرد کە لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕایجیاواز دروست ببێت بەرامبەر ئەنجامدانی ڕفراندۆم. هەروەها وڵاتانی ئەوروپا و ئەمریکا چەندین بەدیلیان خستە بەردەم هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕفراندۆم ئەنجام نەدات. ڕاشکاوانە ڕایانگەیاند کە ئەوان پشتگیری ئەنجامدانی ڕفراندۆم ناکەن. Referandum denilen olay bir sebeptir. Ama netice değil. Netice bundan sonrasıdır. Burada iş bitmemiştir. Sadece başlamış. لە هەرێمی کوردستانیش هەندێک لەلایەنەکان دژی ئەنجامدانی ڕفراندۆم بوون، هەندێکی دیکەیان لەگەڵەوەدا بوون کاتەکەی دوا بخرێت، بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت شەخسی مەسعود بەرزانی سوور بوو لەسەر ئەنجامدانی ڕفراندۆم. تەنانەت لە وتارێکدا چەند ڕۆژێک پێش ئەنجامدانی ڕفراندۆم وتی ڕفراندۆم ئەنجام دەدەین و حساب بۆ کەسیش ناکەین. بۆیە بە فشاری بارزانی ڕفراندۆم لە کاتی خۆیدا ئەنجام درا. دوای ئەنجامدانی ڕفراندۆم هەڕەشەکانی تورکیا و عێراق و ئێران خرانە بواری پراکتیکیەوە و یەکیان گرت دژی هەرێمی کوردستان. ڕۆژی 29 ئەیلول واتە تەنها دوای 4 ڕۆژ لە ئەنجامدانی ڕفراندۆم بە بڕیاری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتە عێراق گەشتە ئاسمانەکان بەڕووی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستاندا داخرا. هەرێک لە وڵاتانی تورکیا و ئێرانیش بە داخستنی دەواازە سنوورەکان لەگەڵ هەرێمی کوردستان گەمارەی ئابووریان خستە سەر هەرێمی کوردستان. لە ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆمەوە تاوەکو ڕۆژی 16 ئۆکتۆبەر هەڕەشەکانی وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان بەردەوام بوو، تا دەهات تونتریش دەبوونەوە. لە ڕۆژی 16 دەی 2007 بە هاوکاری ئێران و تورکیا هێزەکانی حکومەتی عێراق و حەرژی شەعبی هێرشیان کردە سەر هێزی پێشمەرگەی کوردستان لە سنووری ناوچەکانی مادەی 140 لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێردا هێزی پێشمەرگە لە هەموو ناوچانە کشانەوە.
هەرێمی کوردستان لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 چەندین دەستکەوتی گرنگی لەدەستدا لە ڕووی ئابووری و سیاسی و خاکەوە. کۆی گشتی سنووری باشووری کوردستان 86,269 کیلۆمەتر دووجایە. تاوەکو ساڵی 2003 41,939 کیلۆمەتر دووجا لەژێر دەستی هەرێمی کوردستاندا بوو. بەڵام دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2003دا دواتر لە دوای هێرشی چەتەکانی داعش لە ساڵی 2014دا زۆرینەی ناوچە دابڕاوەکان کەوتن دەستی حکومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە کە ڕووبەری کۆی ئەو ناوچەیە 44,939 کیلۆمەتر دووجا بوو. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەرێمی کوردستان لە 152 ئەو خاکەی لەدەستدا کە لەژێر دەستیدا بوو. بە پێی وتەی شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە خولی چوارەمی پەرلەمانی هەرێمی کوردستان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە هەرێمی کوردستان لە 155 هەناردەی نەوتی لەدەستداوە. پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکومەتی هەرێمی کوردستان 12 بیرەنەوتی لەژێر دەستدا بوو. لە کۆی ئەو بیرەنەوتانەدا ڕۆژانە 726,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرا. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکومەتی هەرێم بیرەنەوتەکانی هاڤانە و بایحەسەن و بابا گورگور و خەباس و جەمبور و عینزالە و بەتمەی لەدەستدا کە کۆی گشتی بەرەمێنان لەو کێڵگانەدا 445,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بوو. بێجگە لە خاڵە سنوورەکان و فڕۆکەخانەکان حکومەتی عێراق داوای ڕادەستکردنی ئیدارەی سەرچاو ئاویەکان و بەنداوەکانی هەرێمی کوردستان دەکات کە پێک دێت لە بەنداوەکانی دەربەنیخان و دوکان و بێخمە. هەروەها داواش دەکات هێزی پێشمەرگە بخرێتە سەر سوپای عێراق و فەرمان لەوێەوە وەربگرێت و داوای ڕادەستکردنی هەموو نەوتی هەرێمی کوردستان دەکات. باشووری کوردستان بێجگە لەو زیانە ئابووریانەی بەریکەوت لە دوای ڕفراندۆمەوە پێگەی سیاسی لە عێراق و ئاستی نێودەوڵەتیدا لەدەستدا. چونکە پێش ئەنجامدانی ڕفراندۆم بەهۆی ڕۆڵێەوە لە شەڕی دژی چەتەکانی داعش هەرێمی کوردستان لە پێگەیەکی سیاسی بەرزدا بوو. زۆرێک لە سەرۆکی وڵاتانی ئەوروپا و بەرپرس و وەزیرانی دەرەوەی وڵاتان سەردانی هەرێمی کوردستانیان دەکرد. بەڵام لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم ئەو پەیوەندیە پچڕا و زۆرینەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بەدەرەوە لە ڕێگەی حکومەتی ناوەندی عێراقەوە کۆنتڕۆڵ دەکران. تەنانەت نەچیروان بەرزانی بۆ بەشداریکردن لە مەراسیمی سێن خواردنی ئەردۆغان ناچار بوو لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە لە دەروازەی سنووری برایم خەلیلەوە بڕواتە خاکی تورکیا. ئەوەش لە کاتێکدا بوو کە ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا زۆرترین سوکایەتی بە کورد و مەسعود بەرزانی دەکرد لە سەردەمی ڕفراندۆمدا. دەیوت ئەگەر ئێمە بەلەعەکە بگرینەوە ئێوە هیچ نابێت بیخۆن و لەبەری بکەن. Başbakanlığım döneminde kendisine 2 milyar dolar kredi açtı. Memurun maaşını ödedi. Petrolünü taşıma noktasında boru atmamış ailesi. فشارەکانی دوای ئەنجامدانی ڕفراندۆم ئەوەنە گەورە بوون بۆ باشووری کوردستان کە بەرزانی ناچار کرد دەست لە پۆستی سەرۆکی هەرێم بەربدات کە ماوەی 12 ساڵ بوو لەو پۆستەدا بوو. لەلایەکی دیکەوە ڕفراندۆم نێوماڵی کوردی لە باشووری کوردستان پارچە کرد و وای کرد لایەنەکان زیاتر لە یەک دوور بکەونەوە و گەشتە ئاستێک کە خەریک بوو ئیدارەی سلێمانی و هەولێر بە دوو ئاڕاستی جیاواز مامەڵەیان لەگەڵ بەغدادا دەکرد. بۆ گەلێکی 40 ملیۆنی حەقی خۆیەتی کە ڕۆژ لە ڕۆژان ڕفراندۆم بکات و بۆ حتا پارچە جیاجەکانیش کوردستانیش حەقی خۆیەتی کە ڕفراندۆم بکات. بەڵام تامان هەڵبژاردننی ڕفراندۆم لەو کاتا کە بەبێ هیچ پاڵپشتێکی عێراقی هەرێمایەتی جیانی خەلەلێکی گەورە بوو. هاوکات هیچ خۆ ئامادەکردنێکیشی بۆ نەکرابوو چ لەسەر ئاستی سەربازی و سیاسی چ لەسەر ئاستی ئابووری و ئەوە بۆ هۆیەوەی کە ئێمە لە ماوەیەشی زۆر کەمە لایەک لە کوردستان بین بەدەست حکومەتی ناوەندیوانەیە کە لەوانەیە 100 ساڵ بێ خەڵکی کوردستان لە باشووری کوردستان خەباتی بۆ کردووە. و من پێما بێت ئەبێ لە ڕفراندۆمانی هەنێوانە و پندۆژیرە ناکرێ هەر ئاوا جێڵڕێت و کەس باسی نەکا. بەڵام جێ باسکردنەکەش بۆ مانایە نەبێ هەر بێتە ئەو مزایدات و شەڕە میدیایی کە ڕۆژانە لە میدیاکانی کوردستان بە تایبەتی لە بینە حیزبە کوردەکانە کوردیە گەورەکانە ڕۆیە بەڵکۆما بچێتە ناوەندی توێژینەوە و زانستیەکان دیراسی لەسەر بکرێەوە پارتی و یەکێتی و حیزبەکانی تریش کە زۆر پاڵیانە نابەوەی کە ڕفراندۆم بکرێ. من پێما بێ ئەوانە خەلەل و کەموکوڕیان خۆیان ببینن کە خەلەلی زۆر گەورە هەبوو کەموکوڕی زۆر گەورە هەبوو و بازدان بەوەی کە ئەمە باسیکەی وەکو ئەمە دەستکەوتێکی نیشتیمانی و نەتەوەی و ئەم شتانەیە بەڕاستی ئەو واقعی نییە. ڕفراندۆم دەریخست کە بەرژەوەندی هەموو پارچەکانی کوردستان بە یەکەوە بەسراوە چونکە ئەگەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان هەوڵی سەربەخۆی و بەدەزەنانی مافەکانی بدات ئەوە داگیرکەرانی کوردستان لە پارچەیەکی دیکە هەوڵی شکستپێنانی ئەو هەوڵە دەدەن.
هەروەها ڕیفراندۆم دەریخست کە هەر پرۆژەیەکی ئازادی لە پارچەیەکی کوردستان دەبێت پرۆژەیەکی دیموکراتی بێت کە دەستەبەری پێکەوە ژیانی گەلان و مافی پێگاتەکانی کوردستان بکات. لەبەرەوەی زۆرترین دژایەتی ڕفراندۆم لەلایەن پێگاتەکانی کوردستانەوە کرا، بە تایبەت پێگاتەی تورکمان و عەرەب کە هەتا ئێستاش ڕازینین پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێتەوە و داوای دانانی پارێزگارێکی تورکمان دەکەن بۆ کەرکووک.